خۆپشاندانی قوتابیانی سلێمانی دەستی پێکردەوە. بایکۆت و خۆپشاندانەکان دوای ئەوە هات کە هەفتەی پێشوو ئەنجومەنی زانکۆ بڕیاریدا بەهۆی بارگرژیەکانەوە دەوامی زانکۆ پەیمانگەکان ڕابگرێت. بەڵام لە سەرەتای دەستپێکردنی دەوامەوە جارێکی دیکە خۆپشاندان دەستی پێکرد و دووبارە توندوتیژی لەلایەن هێزانیەکانەوە بەرامبەر بە قوتابیان بەکار هات. داواکارەکان ئێمە هەمومان یەک قسەکەین. شەرت نییە هەر دەرماڵە بێ کاکە ئێمە کێشەمان هەر دەرماڵە نییە، ئێمە کێشەمانەوەی دەستی حیزب لە ناو زانکۆیە، ئێمە کێشەمانەوەیە کە مافمان خوراوە کە ڕێزمان ناگیرە. ئەینە کی حەزی بەوەیە؟ ئێستا لە باتی من لە محازەرا بن، لە باتی من زانستە فێر بم، لێرە وەسەوم ئەزانی ئەم هەفتەیە کە زانکۆ داکرا خوێندکار هەبوو پارەمان بۆ کۆ کردوتەوە بچێتە ماڵەوە. بەخوا پارەی پێ نەبوو بە پاسێ بگرێ بچێتەوە ماڵەوە، پارەمان بۆ کۆ کردوتەوە. یعنی خوێندکارێکی ئەوە ئەزانی چەندێک پێویستی بە پارەیە 40,000 لەوەچێ بۆ خوێندکارێکی تر زۆر نەبێ. بەڵام بۆ ئەو زۆرە کە کرێپاسێکی پێ نییە. بەخوا لەگەڵ ماسەکەوتەوتێتی توخوا 750 پێ بمەیتێ. ئێخە خوێندکار ئێمە پێویستێتی ئەدەرماڵەیە لەوەچە تۆ زانکۆکەی پێ بەڕێکە. ئێستا 2 مانگی ئێمە دەوامان ڕۆشتووە، 2 مانگ ئەگەر 2 مانگە مەعاشی ئەو 40,000 60,000 وەرگرتایە پێویستیەوە بەوە بوو کە بێ بە من بڵێت خوا پارەم پێ نییە، پارەیەکم بۆ کۆکەرەوەی شومە ماڵەوە. حاڵەت ئێمە بەتەمای شتێکنین، بەتەمای ئاڵۆزینین، بەڵکو بەردەوامە بین تاوەکو بە پێڕەوی بە شێوازی ئاشیانە پەیامەکەمان هەتا بەردەمی پارێزگار بکات تا لەوێ هەمووان بێن و داهێنەکەمان بە شێوازی فراوانتر بکە و بە هەماهەنگی لەگەڵ زانکۆکانی دیکە پێکەوە کاری خۆمان بکەین و بۆی هەمومان یەک بگرین و دەنگ فراوانمان بە شێوەی ناڕازیمان بە شێوەیەکی فراوان بکە. ئەمە ئامانجێمەیە و پێم خۆش یەک دوو قسەیەک بگەێنم بەداخەوە کە لەم دوایە چەند قسەیەک بە ئێمە وتراوە گوایە زۆر قسە هەیە کە حەز ناکەم بڵێم، بەڵام داواکارم بە کورتی ئەم پەیامە بگا داواکارم لە هێزانیەکان کە گازی فرمێزک ڕێژ مەڕێژن بۆ ئێمە خوێندکار، چونکە گەنجی خێ لە خۆ نەدیوی ئەم وڵاتە زۆر هۆکاری هەیە فرمێسکی بۆ بڕێژە. هێزەکان بۆ بڵاوپێکردنی قوتابیان گازی فرمێسک ڕێژیان بەکارهێنا. بۆ ماوەیەکیش ڕێگەی سلێمانی ڕاپەڕین داخرا. قوتابیانی کەمپی کۆن و نوێی زانکۆ یەکیان گرت و لە بەردەم ئەنجومەنی پارێزگاوە بەرەو ناوشار بەڕێکەوتن. بەڵام هێزەمنیەکان نزیک دادگای سلێمانی ڕێگەیان بە قوتابیان گرت و جارێکی دیکە ئاو گازی فرمێسک ڕێژیان بەکارهێنایەوە. پێویستە جگەل لە دەرماڵە شتی ترمان هەبێ، بۆ نمونە کەراسانیکردن بۆ جەماعەتی پاراڵێڵ و ئێواران کە بەڕاستی ئەم چینایەتیە بۆ بە شتێکی باو. پێویستە سەرەتا ئەوە چارەسەرکەین، دوای ئەوە ئەوەی تا ئێستا ئێمە پێمان درراوە سەدەقە بووە، دەرماڵە نەبووە، پاڵپشتی دارایی بووە. یعنی ئەبێ لەسەر شەهادەکانمان بنووسن دەرچوی خۆپشاندانەکان هیچی تر. ئێمە پار ئەم ساڵ لەمەوە زمانە ئەم هەموو پارەیە کەس نازانێت چی لێەکەن. قسەیەکەیە دەڵێن تەلەبە خۆی حەزی لە خوێندن نییە و ئەوێ خۆپشاندان بکە. تۆ چی هەیە بۆ مەقسەد؟ ئێستا من ڕاستەخۆ حەزەکەم لەو بەشەی کە لێ خوێنم زۆر شت فێر من. ئێستا من بیانی نادوو بیانی تەخەڕوجکەم چۆن نەزانم بۆ مناڵێک پەروەردەکەم. نابێ فێری بم، ئەوەیە ناهێڵێ من فێری بم. پەروەردەکەی خۆیان حکوومەت خۆیەتی، خەتای ئێمە نییە. ئێمە هاتوون داوای مافی سەرەتایی خۆمانەکەی، ئەوە تاوانە. چەند قوتابیەک بەهۆی گازی فرمێسک ڕێژەوە دۆخی تەندروستیان تێکچوو. بەهۆی ئەوەی یەکێک لەو گازانەش کەوتە نێو حەوشەی قوتابخانەیەکی نزیک لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی. زیاتر لە 100 منداڵ لە قوتابخانەکە دۆخی تەندروستیان تێکچوو، بەشێکیان بێهۆش بوون و ڕەوانەی نەخۆشخانەکران. قوتابیانی زانکۆ دەڵێن ئەوان بە شێوەیەکی مەدەنی داوای مافی خۆیان دەکەن و تا داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت دەستبەرداری ناڕەزایەتیەکانیان نابن. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.